بەرزبوونەوەی ئاستی نەخوێندەواری منداڵان لەو جێگایانەی ململانەی چەکدارەکان توند بۆتەوە بەلای شیکەرەوەکان زەنگە مەترسیدارەکەیە، چونکە توندڕەوەکان هەمیشە دەگەڕن بە دوای لاوازی کۆمەلگا و مسۆگەرکردنی مانەوەی زیاتر. Well, it's dangerous because I think it can easily feed into the extremist narrative. بەڵێ مەترسیدارە چونکە ئاسان دەکەێنە توندڕە و دەچنە ڕیزەکانیانەوە. ئەوە بڵاو دەکەنەوە کە تەنها دەوڵەتی خلافەت دەتوانێت خواستەکانی ئەوان بێنێتە دی و ڕزگاریان بکات لەو دەسەڵاتەی دەیان چەوسێنێتەوە. ئەوانەش کە لەژێر دەسەڵاتی داعشدان پشگیریان دەکەن و ئەو ڕێبازەی داعش سەرنجی زۆری ڕاکێشاون. بۆ نمونە لە تونس بەهۆی داڕمانی بارودۆخی ئابووریەوە بە هەزاران کەسیان چوونەتە ڕیزەکانی داعشەوە لە سووریا و لە عێراق. لەو نێوەندەشدا لە نەبوونی خوێندەواری منداڵان ئاسانتر دەبنە قوربانی ئەو توندڕەوانە و ڕازیکردنیان. ریزی چەکدارەکانی داعش ئەوە دەرەخات چۆن ئەو بیرە توونڕەویە منداڵیشی تەفرەداوە. ئیدی هۆکارەکان هەرچۆنێ بێت ئەو ڕێکخراوە توونڕەوانە لەو ناوچانەی ژێر دەسەڵاتیان وەک نێچیر بێکاری و گەندەڵی دەسەڵاتداران و قەیرانی دارایی و نەخوێندەواری دەقۆزنەوە. ISIS and other radical organizations. بە بڕوای من داعش و ئەو توندڕەوانەی دیکە خوان وەک چارەسەری ئەو کۆمەڵگە گرفتارانە نیشان دەدەن. هیوایەکی باش دەبەخشن بەو خەڵکانە بەڵام گرفتی بەڕێوەبردن و نزمی ئاستی خزمەتگوزاری لە نێوانیشاندا پەروەردە وای کردووە مانەوەی ئەوان مسۆگرتر بکات. بە نمونە داعش یان بۆکۆ حەرام هەموو ئەو بەرنامانش لە ناوچەکانی خۆیان دەستکاری کردووە کە بۆنی خۆرئاوای لێدێت و کردویانەتە ئاماج. راپۆرتەکەی یونیسێف 24 میلیۆن منداڵ لە 22 وڵات لە خوێندن بێبەشن. لەولاشەوە نەتەوەی گرتوەکان باس لە ملیۆنان خەڵکی گەمارۆدراوی سووریا دەکات لەژێر هەڕەشەی برسی بووندا. ئەوەش لە جێگایە کە ئیسلامێت و ڕەوەکان تا ڕادەیەک تایدا باڵا دەستن. لە کاتێکدا کارە تیرۆریستەکانی توونڕەوە ئیسلامەکان گەیشتە ئەوروپا و ئەمریکا لەنێو ئەو هەموو قەیرانەی جیهان پێوی سەرقاڵە چۆن ڕێگری لە بیر و باوەڕەکانیان دەگیرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.